پیغمبرکم ندی لدنیا محرومم نکای خواجه لو دنیا. والسلام على حبيبنا وسيدنا وشفيعنا محمد رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان، خۆشحاڵم لە خزمەتتانە دوای دابڕانێک لە یادێکی خۆشەویستمانە شادەبین خوای گەورە وامان لێ بکە کە زیاتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ڕەحمەتەن للعالەمینە زیاتر بیناسین و زیاتر ئاوێتەی ژیانی بین. بابەتی ئەمڕۆمان لەژێر ناونیشانی پێوەری ڕێکخەرە. یعنی چی پێوەری ڕێکخەر زەحمە نەبێ؟ بابەتەکەمان بۆی بۆتان ئاسان کەم وإنك لعلى خلق عظيم. ناونیشانەکەش پێوەری ڕێکخەرە. یعنی چی پێوەری ڕێکخەر؟ یاڵا بەڵێ بەڵێ ڕەوشتی جوانی بەڵێ جوانە بەڵێ مامۆستاجان بارەک الله فیک تا مامۆستا حەلی کرد. خۆشەویستان، چۆن هەموو شتێک بە قیاس و بە پێوانەی خۆی تایبەت ئەکرێ، ڕێگەکان بە مەتر و کیلۆمەتر ئەپێورێن، کێشانەکان بە کێش و بە کرام و بە تەن ئەپێورێن، هەموو بورکان و زەلزەلەیەکیش بە پێوەری ڕێکخەر ئەپێورێ، ڕەوشتیش لە ناو ئادەمیزادا بە پێوەرێک ئەپێورێ کە هەر یەکە و خۆی بۆ خۆی دائەتاشێت، یاخود ئەیکا بە ئێتیکس و ئەیکا بە ئەخلاق لەسەر ئەم مۆراڵە خەڵکێ دێت لێ نزیکە بێتەوە یاخود ئەیەوێت پێی بگا. بەڵام بابزانین ئینسان قیاسی بۆ ئەخلاق چییە؟ ئەخلاق لای من بەهایەکە، لای کەسێکی تر بەهایەکی ترە. ژیانە بینیت لەم ڕۆژەیە خۆشەویستەکانم لە دووری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وای لێ هاتووە کە ئینسانەکان بەداخەوە بەرەو ئاقارێ ڕۆیشتوون. من کە ئەچم بۆ ئەوروپا بیر لەوە ئەکەمەوە خەڵکی خۆی کردۆ بە سەگ دوو لە ڕووی جەنابتان، خەڵکی شێو و شکلی خۆی گۆڕیوە، خەڵکێکی ڕەش هەتا حەسکەی ناشرین خۆی ناشرینتر کردووە، خۆی کردووە بە ئافرەت و قاچ و ژێرەوەی هەمووی مووە بەلا تاتەیە پڕێ، نازانی ئەمە نێرەیان مێ، نازانی چ ناوێکی لێ بنیت. خەڵکێک دێ سەگ و پشیلەکەی لە دایک و باوک و کەسوکار و هەموو شتە لای خۆشەویسترە. خەڵکێ دێ سەرخۆشی و بەنج و مخەدیراتی لا بە ئاگایی و لە خوانزیگبوون پێ باشترە. مرۆڤایەتی وای لێ هاتووە لە ناو ئەوروپایە جارێکی تر پێویست ناکا خەڵک بانکەین بۆ دین، بۆ ئیسلام، بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بە قەناعەتی من ئەبێ جارێکی تر ئەوروپا بانکرێنەوە بۆ ئەوەی کە بن بە بەشەر. هەر کاتێ بوون بە ئینسان، بوون بە ئادەمیزاد، ئەو کاتە بانگەکرێن بۆ بەها باڵاکان و بۆ بەهای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە ئەم بەهایانە هەمووی بە قیاسی پێغەمبەری خوا ئەپێورێ. پێکەنینی پێغەمبەری خوا چۆن بووە؟ ئەو نە پێکەنیوە تاوەکو دانی دەرکەوتووە. خواردنی پێغەمبەری خوا چۆن بووە؟ مامەڵەی لەگەڵ خێزان و ماڵ و مناڵا چۆن بووە؟
مامەڵەی لەگەڵ دەرەوە سەحابەکانیا چۆن بووە، مامەڵەی لەگەڵ دوژمنە چۆن بووە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن هەستاوە، چۆن دانیشتووە، چۆن پەرستشی کردووە. ئەمە پەیڕەوە بۆ ئێمە، ئەمە پێوترێ پێوەری ڕێکخەر، واتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێوەرە بۆ هەموو بەها باڵاکان، بۆ هەموو بەها ئەخلاقیەکان. ئەوەندە بەهاکان جوانن لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. هەر کەسێ بەقەدەر ئەوەنەی لە پێغەمبەری خوا دوورەکەوێتەوە لە ئەخلاق دوورەکەوێتەوە، بەقەدەر ئەوەی ئیمان و دینەکەی لاوازە بێ، ئەخلاق و ئاکار و ڕەوشتی لاوازە بێ. بۆی ئەممان داناوە پێغەمبەری خوا پێوەرە بۆ هەموو باڵاکان. ئەم بەهایە لە ترۆپکی مرۆڤایەتیایە، ئەم بەهایەش نەک هەر پێغەمبەری خوا پێوەرە، بەڵکو پێوەری ڕێکخەریشە. واتە یەت بەها جوانەکان جارێکتر ڕێکە خاتەوە بە مرۆڤایەتی ئەناسێنێ. بەداخەوە خۆشەویستەکانم، زۆر جار بەهای ئینسان وای لێ دێ ئەرێ جلەکانم جوان بوو لە حەفلەکەیە، ئەرێ لە ناو ڕەفیقەکان ما باش دەرکەوتم، دەرەجەکەم بەرز بوو، تۆ لێم ڕازی بوویت. زۆر جار بەهاکان وای لێیە بە قیاسی عەقڵی خەڵک ئەپێورێ. نەخێر، هەر کاتێ ویستت بەهاکانی خۆت بپێوی بەراوردی کە بە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەسیری ئەو خۆشەویستە قەت تووشی هەڵە نابیت. وتی ئەی دایکە عایشە، لێیان پرسی سعد تی ئەی دایکە عایشە، باسی ئەخلاقی پێغەمبەری خوان بۆ بکە صلی الله علیه وسلم. فەرمی بۆ تۆ قورئان ناخوێنیتەوە؟ كان خلقه القرآن. پێغەمبەری خوا قورئانێ بوو بەسەر زەویە ئەڕۆی. پێغەمبەری خوا یەک پارچە ڕەوشت بوو. ئەوەی قورئان پێی باش بووە لای پێغەمبەری خوا باش بوو، ئەوەی قورئان زەمی بکردا لای پێغەمبەری خوا خراپ بوو. واتە پێغەمبەری خوا یەک پارچە ئەخلاق بوو. بۆیە ئەفەرمێت وإنك لعلى خلق عظيم. بەڵێ ئەی محەممەد، تۆ بەسەر ڕەوشتا گوزەرەکەیت، تۆ نەک ئەخلاقی جوانە، نەک ڕەوشتێ جوانە. وإنك بمؤكدي بتأكيد لعلى لامي ديسانوا تأكيد أي محمد تو بتأكيد لعلى ببرزي واتتو بسر بروشتكان الرئكي تو بسر عكاركان الرئكي تو متمكني بسر روشتا روش رقي تو بشان نايا تو رقا بروشتا ديت تو روش بو بملكتياتا وإنك لعلى خلق عظيم. خلق بنكرها توليرانيا تو هم روشت جوانا كان اتيايا كام روشت جوانا عظيم كان واتا أي محمد تو هرشي بهاي بالايا لأكارا لتويا وجودي هيا شيء أمشايتي أبو بيغمبري خواد صلى الله عليه وسلم إيما صحابة كاني نخير قرآن أمشايتي أبو أداء خواي قورش بشتيك بلي عظيمة خواي قورش بأرزو آسمان وكائنات فرمي عظيمة بەڕەوشتی پێغەمبەری خوش ئەڵێ عەزیمە. خوا حەیبنیە ئێمە قائیدێکی ئاوامان هەبێ، پێشەوایەکی ئاوامان هەبێ، خوای گەورە وای فێرکرد بین، هێشتا بین خۆمان بەراوردکەین بە خەڵکی، دوای ئەستێرە و دوای هونەرمەند و دوای یاریچی و دوای کۆمەڵی خەڵک کەوین کە هیچ لە باریانان نییە، لە ژیانی حەقیقیە ئەرزشێکیان نییە. چۆن بتوانین وا بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێ بە قودوە بۆ مناڵمان، بۆ گەورەمان، بۆ کشمان، بۆ کوڕمان، بۆ هەمومان؟ چۆن بتوانین پێغەمبەری خوا وا لێ بکەین صلی الله علیه وسلم بێ بەو پێشەنگە کە دەستی پێوە بگرین بۆ دنیا و داوای شفاعەتی لێ بکەین بۆ قیامەت؟ مسلمانێکی داعی مامۆستا ئەحمەد مفتی لە سویدا خوای گەورە تەمەنی درێژکا و پیاوێکی کوردە وتی کاکتۆر ڕۆژێکیان کوڕێکی 16 ساڵ هاو بەلام ویستی مسلمان بێ. منیش پێم وت بۆچی مسلمانە بیت؟ وتی لەبەرەوەی کە ئەو ئەخلاق و ئاکارە جوانانەی کە لە ئیسلاما هەیە. منیش وتم بەس قانونیە من بۆ نییە تۆ وەرگرم وەکو مسلمان هەتا وەکو وەلی ئەمرەکەت نەهێنی چکە تۆ 18 ساڵە تەواو نەکردووە. تەلەفۆنمان کرد بۆ دایکی وتمان زەحمەت نەبێ وەرە بۆ مەرکەزی ئیسلامی ئۆتۆبەری لەوێ کوڕەکەت ئەیوە بڕیارێ بات، بڕیارەکەش پەیوەندی بە تۆوە هەیە. هەڵێ ڕووی کوردە کوڕەکەی وتی کوڕم چیتەوێت؟ وتی دایکامەیە موسڵمان بم.
وتی مسلمان چییە؟ ئەڵێ منی شەڵمدایە. وتم یعنی مسلمان ئەوەیە لەمە دووە بۆ لەمە دووە کوڕەکەت ڕێزێ لێ ئەگرێ جۆرایەڵی تەکات خۆشی ئەوەی کە پیر بوویت ناوباتە خەڵوەتگەی پیری خزمەت دەکات لای خۆی ئەتێڵێتەوە. ئەڵێ ئەم قسانم بۆوە کرد. دایکەکە بە کوڕەکەی وت ئەی کوڕم چاوەڕێی چیت؟ ئێدە پەلە بکە، ئێدە زوو بزانە داوای چیتی ئەکەن زوو مسلمان بە. ئەو نەیان ئانا چێشت بوو ئەنووی زوو مناڵەکەی تەسلیمی پێغەمبەری خوا بکەن صلی الله علیه وسلم هەتاوەکو بۆیان پەروەردە بکە چکە خۆیان فەشەلیان هێناوە لە پەروەردەیە. ئەو ئومەتەی کە ئەیبینی خۆشەویستەکەم ئەو ئەخلاق و بەهایانەی کە ئەیبینیت لە هیچ شوێن و لە هیچ میلەت و لە هیچ جێگەیەکا دەستێ ناکەوێ لای پێغەمبەری خوا نەبێ صلی الله علیه وسلم. بۆیە هەموو کەسێک تینووە بەڵام بەداخەوە کە ئەچنە سەر بیابانێکی وشکەڵات و ئەو ئاوە نابیننەوە کە تێراویان کە ئەو پێغەمبەرە نابیننەوە کە خوای گەورە بۆی ناردوون. بۆیە بینیت خوای گەورە کە وەصفی پێغەمبەرەکەیە صلی الله علیه وسلم فەرمێ وئینەکە لەعەلی خولوق عەظیم. ئەی محەممەد تۆ بەڕاستی ئەخلاقت زۆر بەرزە و بەهاکانت زۆر گەورەیە. نافەرمێ ئەی محەممەد ئینەکە لەدەیکە ئەخلاق کەبیرە. ئەی محەممەد تۆ ئەخلاقی گەورە و جوانت هەیە. ئەفەرمێ بەڵکو تۆ بەسەر ئەخلاقا هەنگاوەنەیت بەسەر ڕەوشتا هەنگاوەنەیت. ئەمە داوای پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم. بۆیە هەموو جارێ دوعایەکە دەیفەرموو اللهم اهدني لأحسن الأخلاق لا يهدي لأحسنها إلا أنت واصرف عني سيئها إنه لا يصرف عني سيئها إلا أنت. خوای گەورە هیدایەتم بە بۆ باشترین ڕەوشت چونکە کەس هیدایەت نادا ئیلا تۆ نەبێ. واتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەوەی پابەندی تەواوی بە قورئانەوە هەبوو لەگەڵ ئەوەی خوای گەورە خۆی پەروەردەی کردبوو خۆی ناردبووی لە پێش پێغەمبەرەتیە صادق الئەمین بوو. دوای ئەوەش ئینجا فەرمێ خوای گەورە هیدایەتم بە ڕێگەم پێنیشان بە بۆ ئەوەی کە لە بەها باڵاکان و لە ئەخلاقە جوانەکانە من ترۆک و پێشەوای ئەو میلەت و ئەو خەڵکە بم. بەڵێ چ مەدحێکت بکەم چ مەدحێکت بکەم لایق بە تۆ بێ یا خەیرە خەڵقی الله. منی بێخێری نالایق کە جبریلت سەناخوانە. چ مەدحێکت بکەم لایق بە تۆ بێ یا خەیرە خەڵقی الله. منی بێخێری نالایق کە جبریلت سەناخوانە. بەڵێ گەورەی خوڵقی بەیانی گەورەی خوڵقی کەسێ ئایەت لە شەعنی بێ نە مەقدوری من و تۆیە نە ئیشی قەس و سوحبانە. لە ئادەم تا مەسیحا ئەنبیا بە قەومی خۆی خەبەرداوە لە پاش ئێمە کە دێ ئەو فەخری ئەکوانە. هەموو پێغەمبەران پێشەوەی دنیا بەجێ بێڵن بە قەومەکانی خۆیانەوت دوای ئێمە پێغەمبەرێکی ئاخری زەمان دێ. ئەمە سفەتەکانێتی ئەمە ناونیشانەکانێتی. خوای گەورە کە وەصفی پێغەمبەری خواکە صلی الله علیه وسلم عەبدوڵای کوڕی عومەر فەرمێ قەسەم بەخوا وەصفی پێغەمبەری خوا لە قورئانە هاتووە وەکو چۆن لە تەورات و ئینجیلا بەو شێوەیە هاتووە. لە قورئان هاتووە فەرمێ پێغەمبەری خوا تووڕە نەبوو کابرایەکی سەخاب نەبوو کابرایەکی هاوارکەر نەبوو کابرایەکی فاحیش و متەفەحیش نەبوو. پێغەمبەری خوا ئینسانێکی نەرمونیان بوو ئینسانێکی لەسەرخۆ بوو ئینسانێکی هادێ بوو بە شێوەیەک کە ڕووی بەڕێگەیە ئەخلاقی لێ ئەباری. بێنە بەرچاوی خۆت. جارێکیان پێغەمبەری خوا ئەڕوا بەڕێگەیە ئەنەسی کوڕی مالیکی لەگەڵایە. ئەنەس بۆمانە ژێڕێتەوە فەرمێ لەگەڵ پێغەمبەری خوایە ئەڕۆیشتم ئەو هەرای چییە؟ خوشکان بەڕاستی هدووی هۆڵەکەتان لەدەستدا خوشکی بەڕێز ئەو کورسی کوسێنەیەشی ڕەحمەتان لێ خوشکە عەزیزەکان
خوافش من نموت وربيت فرمو ورا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕێگەیە کاڕوا لەگەڵ ئەنەسا کراسێکی لەبەرایە کراسەکەی ئەمەی زبرە و کراسێکی نەجرانی یەمەنیە ئێوە بڕوا و پێغەمبەری خوا بەجێ بێڵێ کابرایەکی دەشتەکی ئاعرابی ئالێرەوە ئیگرێ و ڕایەکێشێ سەیری ئەم ڕاکێشانەکە کە لە واچەی سەکەنە هەمووتان بەلاتانەوە سیر بێ بەڵام چۆن ڕاکێشانێ ئەم پیاوە ئازاری پێ نەگەی ئازارەکەی بە شێوەیە بێ ئەمەی ئەوە ڕاکێشێت ئەمەی لە ملی ژیر بێ لە بینی شان و ملیە ئەمەی سوور بێتەوە يا محمد مرني من مال الله الذي عندك ليس من مالك ولا مال أبيك برودان شي يلا چەند ئوسلوبێکی ڕەقا چەند ئوسلوبێکی ناشرینە چەند ئوسلوبێکی زبرە کابرایەکی دەشتەکی لەناو ئەو هەموو سەحابە خۆشەویستی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەمەی پێغەمبەری خوا بگرێ و ڕای کێشێ پێغەمبەری خواش کراسێکی حەریری لەبەرانە بێ کراسێکی زبر ئەمەی شوێنەوارەکەی دیار بێ و سوور بێتەوە کابراش نەیەخەی پێغەمبەری خوا بگرێ پێغەمبەری خوا ئەڕوا و دوایەکە بێ لە دواوە پەلامارێدا چەند ئوسلوبێکی ناشرینە ئەفەرمێ فەلەحق بهی گرتی لە دواوە ڕای کێشاوتی یا محەممەد نێوی یا ڕەسوول الله بە ناوی خۆیەوە بانی کرد وتی سۆران ئەی محەممەد مرلی ئەمرکە یعنی ئەزانێ پێغەمبەری خوش ئامرە ئەزانێ پێغەمبەری خوش خەڵکی لە بەردەسایە من مال الله الذي عندك أمرم بۆ بکە لەو پارەیەی خوا کە لای تۆیە یعنی پارەکەی تۆ نییە لە ڕیوایەتێکی تراڵێ لا من مالك ولا من مال أبيك نەپارەی تۆیە نەپارەی باوکتە چەند کەلیمەیەکی ناشرینە چەند ئوسلوبێکی زبرە بەرامبەر چێژ بەرامبەر پێغەمبەری خوا بکرێ صلی الله عليه وسلم اینجا ناژڵێ پارە ئەڵێ ئەو پارەی کە لاتێ یعنی ئەزانم پارە ولایە یعنی ئەزانم بوجەکەتان زۆرە و پارەکەتان خەزم کردووە و پارە نایان بە خەڵکی ئاگام لێیە من مطلعم بەوەی کە پارەت دایە پارەکەشی خۆ نییە پارەکەش هی خەڵکە و هی خوایە ئەمر کە بە پارەم بنێ تو ئەو خوایە ئێستا ئەم ئوسلوبە لەگەڵ مەسئولانە هەر لەگەڵ مەسئولانە هەر فەقیرێک لەو بە دەرگای ساکەنە هاتۆ سواڵەکات بەو ئوسلوبە داوای لە هەر کەسێکمان کردایە چیمان پێ کرد ئەمانە کوڕم تۆ جارێ هەر داوای پارە ئەەکەی تۆ ئوسلوبە جوان بێ بە نەرمی داوا بکە لەسەر خۆ داوا بکە ئەمە ئوسلوبە ئەمە تۆ هەر لێرانەیە حەودانە مخالەفە و کرد کابرا ڕۆیشتووە دوای کەوتویت ئەڕوات و گرتوتە کراسەکەی و ڕاکێشاوە ئازارت داوە ملاملی سوور کردوتەوە اینجا بە ناوی خۆتەوە ئەڵێی محەممەد اینجا ئەڵێی ئەو پارەی کەلاتە نازانی لایەتی یان نا محەممەد لە تۆ فەقیرترەیان نا صلی الله عليه وسلم اینجا ئەڵێی پارەی خۆت نییە پارەی خوایە حەقی خۆمە بم دەرێ وەکو ئەوەی کە کەسێ دەستکا بە چاوی یەکێکا حەقی لای بێ بڵێ قەرزەکەم بەرەوە تو خوا ئەبێ پێغەمبەری خوا ئەستوبی چۆن بێ لەگەڵ ئەم کەسەیە ئێوە تەوەقوعی چیەکەن من ئێستا تەوەقوع ئەکەم سەحابە هەر بیفڕێنن من تەوەقوع ئەکەم عومەر لە پشتەوە ئاوە بە شمشێر کە لێیە هەر نەزانێ سەرێکیوە بۆ چۆ من تەوەقوع ئەکەم ئەم پیاوە جارێک 2 ساڵ بیکەنە زیندانەوە هەر کەس دی نەپێچێتەوە بڵێن تعدای کردووە من گومانەکەم ئەم پیاوە ئەگەر تەنها لە سۆشیال میدیاکەیە ئەمە بنووسێ کوناوکون بە دوایە بگەڕێن هەتاوەکو ئەیدۆزنە و هەتاوەکو بەرەو پەتی قەنارەیە بن من تەسەوڕەکەم ئەم پیاوە لەم ئیشە بێبێ سجادەر ناچێ بەڵام پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم تەسەوڕەکەن چی بکات ئەوە ئەوڕی بۆ دایە و پێیەکەنێ الله لەم ڕەوشتە الله لەم حیلمە پێغەمبەری خوا ئاوا سەیرێکات و ئەفەرمێت چی ئەوێ بۆی سەرف بکەن چی ئەوێ بیدەنێ ئەمە لە دەست شێ دێ ئەمە چی ئەتوانێ ئەمە بکات
ڕەوشت و ئاکار و ئەخلاقی پێغەمبەری خوا نەبێ صلی الله عليه وسلم. ئەیبەن لە باتێوەی کە تێی هەڵەن و بیبەن بۆ زیندان و تعزیب، ئەیبەن چیتەوێ بەرە با پێغەمبەری خوا ئەمری کردووە بیدەینێ. سبحان الله، ئەمە ئەم ڕەوشتەیە کە ئێمە مەفروزە فێری بین، ئەمە ئەم ئەخلاقەیە کە مەفروزە هەموو جارێکەڵین وئینەکە لەعەلا خولوقین عەظیم. خوا موسڵمانان چەندمان لە ئاستی ئەم ئەخلاقەیەین، چەندمان لە ئاستی ئەم ڕەوشتەیەین. بڕێگەیە کە ڕۆیت مناڵێک تۆپێ نەکات، تۆپێکی پێ ئايات ئاوڕێیتەوە ئەگە تۆپەکەی نەتەقێنی لەوانەیە لەسەر ڕەقەم جوێنی بۆ تەواوکەی لەوەی کە تۆپەکەشی بۆ کڕیوە. کەسێک بە سیارەکەی خۆی ولێ ئەدا، چی پێڵیت؟ چۆن لە دەرەوە دەستی بۆ دەرەکەیت و جوێنی پێدەیت و تادای لێەکەیت؟ کەسێک هەڵەیە کرد کۆمنتێکە بۆ ئەنووسێ، چۆن پڕجوێنێکەیت و ناشرینێکەیت و بەو عەسەبیەتەی خۆت بۆی دابەزیت. کەسێک بە هەڵەیە بانگ دەکات، ئەڵێ عەبدولواحید بڵێ دکتۆر چییە؟ دنیا خراپ بوو، مەڵێ فڵان، مەڵێ مەلا، بڵێ مامۆستا عیب ناکەیت، بڵێ مامۆستا تۆزی ئەسلوبێ جوان بێ، بزانە چۆن قسە لەگەڵ خەڵکاکەیت. ئەمە ئەسلوبی پێغەمبەری خوایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە فەرمێ إن من أحبكم إلي وأقربكم مني مجلسا يوم القيامة أحاسنكم أخلاقا. الله أفرمي لروجي للدنيا خۆشەویستترین کەسان لای من ئەوە نییە کە لە شەشا دەرەجەی زۆری هێناوە، ئەوە نییە کە حیجابەکەی زۆر تون و تۆڵە، ئەوە نییە کە شەونۆژ و عیبادەتی زۆری هەیە، ئەوە نییە کە دووشەمان و پێشەمان بەڕۆژووە، ئەوە نییە کە خێر و خێراتی زۆرە، ئەوە نییە کە عەمرە لەسەر عەمرە ئەیکا، ئەوەی کە لە دڵی منە، لە دڵی پێغەمبەرە صلی الله عليه وسلم زۆر خۆشەویست بێ. ئەبێ چێ بێ؟ ئەحاسینکم ئەخلاقا. حەزەکەن پێغەمبەری خوا خۆشی بێن، ئسلوبی خۆ جوانکە، ڕەفتەکە و چاکە و ڕەفتارەکە و جوانکە. با بزانە پێغەمبەری خوا خۆشی ئەوەی یان خۆشی نابێت. حەقی لەچکەکەت بە، حەقی ڕیشەکەت بە، حەقی مامۆستایەتیەکەت بە، حەقی داوەکەت بە، حەقی ئەوە بکە لە ناو خەڵکا پێتەڵێن مەلا و مامۆستا و دیندار، لە ئاستی دینداریەکەتا بە. جیاواز بە لە خەڵکی إن من أحبكم إلي، ئەوەی لە دڵی منە لە هەمووتان شیرینترە لە الله. ئەبێ چێمان بین؟ چەند کەس پێی خۆشە ئەم حەدیسە بیگرێتەوە؟ چەند کەس پێی خۆشە ئێستا کەنا خۆشەویستترینمان بین، ساگە پێغەمبەری خوا بین دەرەجەمان بۆ دانێ. ئاوا لە ڕیزی یەکەمەوە ئەڵێ مامۆستا نەوەت باشە بۆ جەنابە، بخوا خۆ پێم عیبە، ئەڵێ مامۆستا نەوەت، ئەوی تر هەشتا، ئەوی تر حەفتا. ئاخر ئەی پێغەمبەری خوا من 5 فەرزە لە مزگەوتم، ئەی پێغەمبەری خوا من دووشەمە و پێشەمە بە ڕۆژووم، تۆ ئێستا کەنە خۆشەویستی من و تۆ 10 دەرەجەی کەم کرد بۆ 20 کەم کرد بوو بە 50 بۆ، لەبەرەوەی کە ئەحاسینکم ئەخلاقا، ئەوەی کە لە هەمووتان ڕەوشتی جوانترە. ئەی لە قیامەتە ئەی پێغەمبەری خوا ئەمانەوێ هەموومان لەگەڵ تابین. وەڵڵی ئەی پێغەمبەری خوا ئێستا ئێمە بۆ خۆشەویستی و تۆ لێرە دانیشتوین، ئێستا کەنا هاتوین یادێکی تۆ بکەینەوە، بەڵام بەچی؟ بە دەف و بە زوڕنانە، بە یادێک کە شایستەی تۆ بێ، کە قورئان وەصفی کردبی ئەی پێغەمبەری خوا. هاتوین لەم ڕەبیعی ئەوەلەیە بیکەین بە پاییزێک نەخوەر، بیکەین بە ڕەبیعێکی تر، بیکەین بە بەهارێکی تر، چونکە ئەم بەهارانە ژیانی تۆ لە بەهارە هاتیتە دنیاوە، لە بەهارە مردیت، لە بەهارە پێغەمبەرایەتی و بۆ هاو. هەمووشی پێوترێ ڕەبیعی ئەوەل، ناوی بنین بەهاری یەکەم. واتە هەر کاتێک ئەمەمان لە پێغەمبەری خواوە وەرگرت، ئەم دینەمان لە پێغەمبەری خواوە وەرگرت، فێری بووین بۆچی یادی مەولودەکەینەوە، فێری بووین بۆچی یادی پێغەمبەری خواکەینەوە، ئەو ڕۆژە ئەکەین بە بەهار، ئەو ڕۆژە ئەکەین بە یەکەم ڕۆژی نەورۆز، ئەو ڕۆژە ئەکەین بە ڕەبیعی ئەوەل، پێ ئەڵێین بەهاری یەکەم. هەر کاتی ئاوامان کرد پێکاومانە إن من أحبكم إلي، خۆشەویستترین کەستان لای من، وأقربكم مني مجلسا يوم القيامة، لە هەمووشتان نزیکتر بێ لە قیامەتا لای منەوە. کەسێ لە دواوە دانیشتووە بەتەمای هیچ نییە، بەس ڕەوشت و ئەخلاقی پێغەمبەرایەتی لێ ئەبارێ. یەک جار محەممەدیە، خەڵک ماڵەوە دراوسێ، کەسوکار، ڕەفیق، موەزەف، ئەهلی مزگەوت، شارەکە هەمووی خۆشیانەوێ. کەسی دەکەیت
نایزانی عیبادەتی زۆر بێ، نازانی زۆر پیاو چاک بێ، بەڵام بینی کە زینۆ بینەوە لە پەنا پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، ئەڵێ ئای فڵان کەس بە چی گەیشتە ئەمە؟ خوایە ئەو بۆ ئەو ژن و پیاوانە پێغەمبەری خوا نزیکن. خۆ بە حسابی خۆ من حافظ قورئان بووم، من لە پێغەمبەری خوا نزیکتر بووم، ئەو هەموو حەدیسەم لەبەر بوو، مەدرسەیەکمە بر بەڕێوە، بۆ من لەو نزیکانە نیم. ئەحاسینوکم ئەخلاقا، چاکترینتانە لە ئەخلاقا، واتە بەکێشترین شت، بە وەزینترین شت کە لە قیامەتە پێوەری پێ ئەکرێ، پێوەری ڕێخەرە، پێوەری ئەخلاقە لە قیامەتە. وەک چۆن پێغەمبەری خوا پێی گەیشتە ئەو ترۆبکە وای لێ کرد کە مستەفا بێ، خۆی گەورە هەڵی بژێرێ، من و تۆش لە قیامەتە بم پێوەرە لە پێغەمبەری خوا و لە خواوە نزیکە بینەوە. الله چەند گەورەیە، چەند عەزیمە ئینسان بە دەرەجەی بەس ئەخلاق، بەس لەگەڵ خەڵکە وەقولوا للناس حوسنا. ئەمە چەند جار تەلەفۆن بۆ من کەیت؟ ئەمە کۆنڵای جارەکەی تریش پاری زەکاتم نایەتێ، ئێدە بەسە خۆ هەموو جارێ وەکو مەڕنام بڕیتەوە هەموو ساڵێک، جارێکی تەلەفۆن بۆ من نەکەیتەوە. باوکە جان بۆ خوای لە خزمەتام چی پێویستە بەسەر ئەو چاوانم ئەوی بە من بکرێ، وەڵڵاهی درێخی ناکەم، بەس بەخوا ئێستا بخۆم قەرزارم، وەڵڵاهی ئیمساڵ زەکاتم نەبووە زەکات دەرکەم، گەردەم ئازاکە ئەگەر ساڵێکی تر هەم بوو بەسەر ئەو چاوانم خەڵکی زەکاتی بۆ هێنام وعد بێ لە بیرێ نەکەم. بکەلیمەتین طەیبە، بە کەلیمەیەکی خۆش بەڕێیکە، توڕمە بە بەڕووی خەڵکە، مەڵێ ئاوا قسەم لەگەڵ مەکە. ئەو خەڵکانی کە لە ناو کۆمەلگایە خۆشەویستن، هەر ناو تۆرەیەکیان لێنی خەڵک حەزەکا بیان بینێ، لە ماڵەوە خۆشەویستە، لە ناو مناڵە خۆشەویستە، بەداخەوە خۆشەویستەکانم خەڵکێک هەیە لە دەرەوە هەموو دنیا بەدەمیەوە پێیەکەنێ، کە ئەڕواتە ماڵەوە هەر مناڵە خۆیەکا بەکونێکا لە ترسی باوکی، وەکو ئەوەی کە جەندرمەیە چوو بێتەوە لەگەڵ ماڵەوە مڕ و مۆچ، ئەڵێ کاک دکتۆر وەڵڵی ئەم پیاوەی من بەخوا هیچ عیبینێن ناو خەڵکە، شەونی وەشەوێتەوە لەگەڵ گەعدەی ڕەفیق و خۆشەویست و سەیران و ئەمەیە هیچ کێشەیەکی نییە، کە من ڤیدۆکانی ئەبینم سەرمە سۆڕمێ، بەس بەخوا لە ماڵەوە ئەوی لێ هەڵ ناکڕێ، مڕ مۆچ ناشرین، دایمە تەلەفۆنەکەی بەدەستەوەیە قسە لەگەڵ کەسا ناکە، مناڵ خواخوایەتی نەیەتەوە، وەڵێ خۆزگە ئەو سەعاتەش نەئەهاتەوە، هەر نەمانە بینیت. باوکی چی؟ ئەمە ئەخلاق نییە خۆشەویستەکەم. ئەبێ ئەگەر ڕۆیشتین بە ڕێگەیەکە مناڵ لێمان ترسا با بە خۆمان بچینەوە. ئیسلام وای فێر کردوین. ئەها جارێکیان عومەری کوڕی خەتاب بە ڕێگەیەکە ڕوات هەرچی مناڵە ڕاکات، چکە مناڵ هەیبەتێکی عومەری کوڕی خەتاب هەیبەتێکی هەبوو، شەیتانیش لێی ڕاکرد. یەک مناڵە مێنێتەوە عەبدوڵڵای کوڕی زوبەیر لەسەر ڕاوەڕاستی ڕێگەکە وەستاوە. عمر لێ پرسێ فەرمێ بۆ تۆ ژەکو مناڵەکانی تر ڕاو نەکرد؟ ئەویشە فەرمێت قوربان عمر ئەوە زاڵم نیت لە زوڵمەکە بترسم، تۆ پیاوێکی عادلیت، خراپەکاریش نیم لێو هەڵبێم، ڕێگەکە ژێ من و تۆشە بێتەوە، فەرموو تێپەڕە ئەوە سایدی منە و سایدی تۆ. الله ئەها ئیسلام تەنانەت مناڵی چۆن پەروەردە ئاکات. عومەری کوڕی خەتاب پێی سێرە مناڵ بۆ ڕائەکات، بەڵام کە ئەم لێی ڕاناکات دڵی پێخۆشە، چکە نابێ مناڵ ڕێمان ڕاکەن. ئەوە دکتۆرەکەیە بەخوا پێڵێ میساکەنە یەک شیری قەولێ بە ئەوەرە دکتۆر دەرزیەکی لێ بە بابا دکتۆرکەی بۆ کراوە. جارێ دکتۆر ئەسڵەن لە ناو مناڵە بێ لە هەموو کەسێک خۆشەویستتر بێ، چکە نەفسیەتی مناڵە زانێ. مناڵ بێدەنگ بن، یەڵا نوێشتان کرد بۆ ماڵەوە، لە مزگەوتانە بن، جۆم لە دەنگتانە بێ، یەڵا ڕێکە مامۆستای جان کوا شیرینیەکە بۆ مناڵ، ئەم مناڵە تۆ دەرێکیە چێ بۆ چۆ پەروەردەیەکات، چۆ باوشی بۆ ئەگرێتەوە. لەبەرەوە کە نوێژەکە تەواو بوو مناڵەکانی گەڕک هاتن هەمیان بەڕیز تەوقیان لەگەڵ کردی مامۆستای بەڕێز، بزانە تۆ ئینسانێکی لە پێغەمبەری خواوە نزیکی صلی الله علیه وسلم، بزانە ئینسانێکی سەرکەوتویت، بزانە ئینسانێکی گەورەیت. ئەم ئەخلاقەیە بەڕێزەکان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمانەکات. هەر کاتێ ڕەفیقەکانت لێن نزیک بوون لێو دوور نەکەوتنەوە، تیان کاکە خۆ جنابە الحەمدلله لە کولەیەکی بەرز و جیدایی بەخۆ ئێمە لە کولەیەکی ترین، جنابە ئیشێکی تر هەیە ئێمە لە شوێنێکی ترین، بەس تخوا بام عیلاقەیە بمێنێ، تخوا مامۆستا بەهار تەلەفۆنەکەتم لابێ جار جار سەیرانێکە سەردانێکە هاتوچوویەکە هەواڵپرسینێکە، تخوا بە لێک دوور نەکەوینەوە.
مامۆستا وەڵڵاهی خۆزگە ئەم ئەمرەیەمان پێکەوە کرد خوای گەورە تەمەن با حەجێکیش پێکەوە بکەین مامۆستا بەخوا ئەو نەم خۆشەویت شەویش خەوە پێوا بینم هەر کاتێ خەڵک ئاوا بوو بزانە چاکیت بزانە لەسەر ئەخلاق و ڕەوشتەکە ماویت وەگەرنا وەلەو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك ئەی محەممەد ئەگەر ئینسانێکی دڕەق بوویتایە ئەگەر ئینسانێکی زبر بوویتایە خەڵک لێو دوورەکەوتەوە بۆیە ئەوەی پێغەمبەری خوای ناسی بێ جارێکی لێی دوور نەکەوتۆتەوە ئەوەی هاتی بێ بۆ لای پێغەمبەری خوا جارێکە دڵی نهاتوە پێغەمبەری خوا بەجێ بێڵێ تەنانەت سەحابەکان خەمی ئەوەیان بوو لە دنیایە ئەگریانەیان و ئەی پێغەمبەری خوا ئێمە لە دنیایە خزمەتکاری تۆین بەس لە قیامەتا پلەی تۆ بەرز پلەی ئێمەش لە خوارەوە پێت ناگەینەوە چۆن وا بکەین لە قیامەتا لەگەڵ تا بین دنیا تێنە پەڕیوە سەحابەی پێغەمبەری خوایە خەمی ئەوەیەتی چۆن لە قیامەتیشا لەگەڵ پێغەمبەر یەکێک لە تابعین ئەڵێ وەسفێکی باشتم بۆ بکە وەسفێکی باشت خۆشەکانی باشتم بۆ باسکە یەک کەلیمەی پێڵێ ئەڵێ پێغەمبەری خوای تایە الله لەم وەسفە چەند جوانە پێغەمبەری خوا لە باشدایە کەلیکەوە بینە و دەستی ماچەکەین بەڵام چەند شۆ ڕایاڵیت کردووە چەند نزیک بووی لێوە ئەوە لە پێغەمبەری خوا بە نزیکیت خۆت هەڵنەگری لەوێ بیت خۆت هەڵنەگری لەوێ بی نزیک بیت هەتا وەکو فعلا ئەوە نەبێ کە جێبەجێ ئەەکەی وتیانەی پێغەمبەری خوا ئافرەتێکمان هەیە ماشەڵڵای لێبێ دیندار چاک شەو ڕۆژ بە ڕۆژووە خێرەکات شەو نوێژەکات سەدەقە ئەکات بەڵام ئازاری دراوسەکانێدا ئەی پێغەمبەری خوا ئازاری دراوسەکانیدا بە تێڵاو بە چەک نا بە زمانی تؤذی جیرانەها بلیسانیها خەی چێکە مافرەتە ئەگەر ئەم دەرەجە ئەگەر وەکو باسێکن ئەم عیبادەتە جوانانەی هەبێ ئەخلاقیشی لێرە نەیە تۆزی زمانی زبر بێ ئەوە گریمان لە سەدەکەن دەی لێشکێ بێ بەنەوەت هەر پێوتێ ئیمتیاز کاکە بیستی لێشکێ بێ بەجێی جدەن کاکە سی لێشکێ بێ بەجەیت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی هي فی النار لە ئاگرایە پەناگرم بەخوا تەنها دراوسەکانی بە زمانی عەزیەتەیە ماڵی خەسووی نا ماڵی مێردەکەی نا ماڵی کەسوکار نا بەس دراوسەکانی زانە خۆشەویستەکەم زانە ئەم پلەیە چەند گەورەیە لەبەرەوە نەچەند هەروە لە دەستی بن ولو كنت فظا غليظ القلب بەو دەستێ بشکێ بەو بەخێرنەیتەوە بۆ بۆات کرد ئەنەسی کوڕی مالیکە فەرمێت 10 ساڵ لە خزمەتی پێغەمبەری خوایە بووم پێی کارێکم نەکرد بڵێ ئەنەس بۆ کردت کارێکم بەجێ نەهێشت بڵێ ئەنەس بۆ نەت کرد دەستێکم نەبینی نەرمتر بێ لە دەستی پێغەمبەری خوا کوڕە مەسڵانە برام کاتێ خۆشە کە دەوروبەر بیکە نە خۆمان بۆ خۆمانی بکەین ئەمە ئەنەسێکی مناڵە ئاوا لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حاڵی بووە لەبەرەوە هەر کاتێ خەڵک خۆشەویستی لێت دوور نەکەوتەوە بڵێ خوایە ئەمە خۆشەویستی تۆیە جاری خۆشەویستیت بۆ داوم بۆیە خەڵکەکە منیان وا خۆشەوێت هەڵ کاتێکیش خەڵک خۆزگە و سیرانە لەگەڵمانە نابوو خۆزگە نەئەهات بەڵام لە هەر شوێنێک کاوتیان هەرە کاکە هاوڕێیان جەمن و هەر تۆمان کەمی جەنابیشی تەشریف بێنێت خوا وەڵڵی مەیسەکە بێت تۆ ناخۆشە بزانە شتێک هەیە بزانە شتێک هەیە وا لەو خەڵکاکە نەک ئەوەی کە گروپێکیان هەبێ لە سۆشال میدیایە هەموویان لێی بچنە دەرەوە لەبەری کە توی تیایت تاقەتی قسەیان نییە حەز ناکەن بتبینن حەز ناکەن بیان بینی بەدزیتەوە لە پشتی تۆ گروپی تۆ دروست دەکەن هەر کاتی هەستە بەخۆ کرد بزانە ئێسکێ قورسە شارت گرانە جا بگەڕێرەوە بڵێ ئەبێ من چەند لە پێغەمبەری خواوە دوورکەوت بێتمەوە هەر کاتێک لە پێغەمبەری خواوە نزیک بوویت ئەم دەسە نەرمەت هەبوو ئەم لەفزە نەرمەت هەبوو لەگە مناڵ و قوتابی و ماڵەکەی خۆتە ئاوا بوویت بزانە ئینسانێکی سەرکەوتویت بزانە خوای گەورە خۆشێەوەی کە ئەم سفەتانی پێداوی لە پێغەمبەری خواوە نزیک بیت لەبەرەوە فەضی غەلیظی قەلب ئینسان چەند لە خواوە دوور بێ ئەوە دڵی ڕەق بێ چەندیش دڵی ڕەق بوو ئەو نە قسەی ڕەق بێ چەندیش ڕەق بوو ئەو نە خەڵک دێی دوورەکەوێتەوە چونکە ئین من ئەحسەنیکم ئین من خەیریکم ئەلیەنیکم مەلاکیبە ئەفەرمێ باشترینتانەوەیە لە کاتی نوێژیشە شانی نەرمەکەینێ بە شانی براکەوە ئاوا شانی ڕەق ناکە پاڵی پیۆنێ بۆی شوێنی خۆی بێتەوە لە کاتی جوودا تەنگ بە براکانی هەڵچنێ
هەر کاتێ شانتان نەرم بوو وەخفی جەناحەکە للمؤمنین شانتان نەرم بوو بۆ موسڵمان و بۆ براکانتان بزانە لەسەر خێری هەر کاتێ دەستی کرد بە گیرفانیا پارەی گیرفانت لەگە براکەتا بەش کرد بزانە لەسەر خێری هەر کاتێکی جوانە بوویت مراجعی خۆکەرەوە بزانە چەند لەم ئەخلاق و بەها باڵایانە دوورکەوتوێتەوە اینجا وەرە قیاسی خۆت پێوەڕەکەی خۆت بە پێوەری پێغەمبەری خوا ڕێک خەرەوە ئەنجایەکە گرێتەوە بۆیە بەڕێزەکانم ئەوەی کە وەسفی پێغەمبەری خوای پێ ئەکرێت صلی الله علیه وسلم ئەوەی پێغەمبەری خوای پێ ئەناسرێتەوە ئەم بەها باڵا و گەورەیانەیە چۆن بتوانین شوێنپێکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵگرینەوە چۆن بتوانین پێ وەرمان شوێن پێی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم هەڵیگرینەوە بە دوایە بچین ئەوەی کە پێغەمبەری خوا کردی لە پێکەنین لە زەردەخەنە لە قسەی خۆش لە تەعامل هەمومان سفەتەکانمان ئاوا بێ سبحان الله حەدیثێک هەیە وازام حەدیثەکەش زۆر صحیح نەبێ بەڵام حەدیثێکی نوعەیمانە هەر بۆ خۆشی کە یعنی ئەشێ لە ماڵی پێغەمبەری خوا وا ڕوویا بێ سەحابەیەکە زۆر قسەی خۆشە بەڵام دەموچاوی زۆر ناشرینە دەموچاوێکی خۆماسایی ناشرین ڕەش سەحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەتە ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبینێ عایشە دایکە عایشە خزمەتیانەکا و هەڵە سۆڕی ئەم سەر و سەرەکە ئەڵێ پێغەمبەری خوا بۆچی نایە ئەم کچە تەلاق بیت و من خوشەکەم هەیە بدەمێ نوعەیمان ژن خزمەتێک ئەنجە وەرە ژن بڵێ وەرە تەلاقیشی بەو خوشەکەی خۆشم تێمێ نەکار بڵێ وەرە ژنی بەسەر بێنە زانە ماڵێک نانەکولیەکا بە زەهریانە دایکە عایشەش زۆر بەعەقڵانە و زۆر بە نەرمی کە لە پێغەمبەری خواوە فێر بووە ئەفەرمێ نوعەیمان تۆ لە خوشکەکە و جوانتری یان خوشەکە لە تۆ جوانترە ئەویش نانا من لەو جوانترم هەڵێ دە هیچ ئەزان یعنی هەتا ئەم نەرمیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرگای بۆ سەحابە کراوە تۆ سەحابە داخلی ژیانی بێ داخلی ماڵی بێ ئەگەر ئەم قسەیە دروستکراویش بێ بەشی ئەوە ئەکا کە سەحابە ئەو نە ماڵی پێغەمبەری خوا و ئەو نە ژیانی پێغەمبەری خوا و ئەو نە خێزانەکانی پێغەمبەری خوا بە دایکی خۆی زانیوە کە ڕێگەی بە خۆی داوە لە ماڵی پێغەمبەری خوا پێڕاکێشێتەوە ئەم قسانە بکات ئەژنا پیا و مەوێ ئەمڕۆ بگاتە مەسئولێک بگاتە گەورەیەک کاتە کار بەدەستێک ئەسڵەن هە جوابیشی باتەوە بۆیە خۆشەویستەکانم ئێمە ئەمڕۆ لە فەزڵی پەروەردگارەوە بە شانازیەوە باسی پێغەمبەری خواکەین صلی الله علیه وسلم بە شانازیەویش ئەڵێن ئەدەبەنی ڕەبی فەئەحسەنە تەئدیبی خوای گەورە پەروەردەی کرد و پەروەردەیەکی جوانی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەر شوێنێکشا پێغەمبەری خوا شتێکی کردبێ خوای گەورە لە گەورەی و ڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوی پێغەمبەری خوا نەیبیردووە بڵێ محەممەد ئەو بواو کرد ئەفەرمێ عەبەسە وەتەوەلە ئەن جاءه العەما ناویشی هەر ناکە الله محەممەد تووڕە بوو لە کاتێکە نابینایەکی بینی نافەرمێ محەممەد ئەفەرمێ بەنەکی کیرەیە نابێتی باسیشی ناکە ما وەدەعەکە ڕەبوکە وەما قەلا خوای گەورە وازی لێ ناهێنێت وەما قەلاکە وەما قەلا تووڕەش نەبووە لە تۆ نا هەر ڕووی تێناکا بڵێ محەممەد تۆ پێغەمبەری خوا لە باسی ئەسیرەکانی بەدرا فەرمێ ما كان لنبي أن يكون له أسرى حتى يثخن في الأرض بۆ هیچ بۆ تۆ ناڵێ بۆ تۆ بۆ هیچ پێغەمبەرێک نییە دیر ڕاگرێ الله یعنی سەیری ئەم ئەدەبەکە سەیری ئەم کەلیمە ناسکان و ئەم ئەتەکێتەکە کە لە قورئانە خوای گەورە مخاطبی پێغەمبەری خوای پێکا صلی الله علیه وسلم هەر ئەم ئەدەبە جوانەیە کە دابەزیوە وامان فێرەکات کە ئێمەش ئاوابین لە پێغەمبەرەکەمانەوە صلی الله علیه وسلم ئێمە ئەم گەورەیەمان هەیە لەقەد کانە لەکم فی ڕەسولی اللهی چی ئوسوەة حەسەنە کەما دەم پێغەمبەری خوا بەم گەورەیە هەمانە لەسەر ئێمەش ئاوابین وەگەرنا چەند دوورکەوینەوە ئەو نە لە دڵی پێغەمبەری خوایە دوورەکەوینەوە ئەو نا لە پێگەی پێغەمبەری خواش لە قیامەتا دوورەکەوینەوە جا ئاگاتان لە خۆتان بێ وصلى الله على أو بحر نور علم عرفانا
وصلى الله على أو بحر نوري علم عرفانا كدرك غورناك غير علم الله سبحانه وصلى الله على أو ذات باك قدس آيات كأخلاقي فسنديدي جنابي حي منانا وصلى الله على أو حضرتي صاحب كمالات كأعلى معجزي قرباني بمن نور قرآنا لتاريكي شوي كفرة بيقدم لمعيكي دا 1322 دنيا شراخانا شرايك نوري بيشوني ممدي بيد بيوابي شرايك دستي قدرت خوشكا بوتا أبد مانا تعالى الله بدو دهبو يعني شي تعالى الله بدو دهبو يعني في غنبري إخوة بدو دا صالي يما 6 صالة دا صلاة حكمت بان هي شالين ساواين فمت تعالى الله بدو دهبو يعني ببستو 3 صال بدو دي تعالى الله بدو دهبو كهمو عالمي داقر بنازم بم كمالي عزمو حزمو شوكة شانا الأخير علين شمت حيكت بكم لايق بتوبه يا خير خلق الله مني بخيرنا لايق كجبريل سنا أخوانا بياني قوري خلقي كسي آيد لشأني به يعني في بلن وإنك لعلى خلق عظيم بياني قوري خلقي كسي آيد لشأني به نمقدوري منو تويا نئيشي قسو سحبانا لآدم تا مسيحا أنبياء يك بقومي خوي خبر دا ولا فاش إيمك دي أو فخر أكوانا أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته. ندي لدنيا